بوونی خۆتە کە تەواوی ڕێگاکانت بۆ دەکاتەوە. خۆت بوونێک کە سەرچاوەکەی ڕاستی بێت. گرنگ نییە کە بە 3 ڕۆژ بەدەست هاتبێ، بە 3 ساڵ یاخود 30 ساڵ. گرنگ گەیشتنە بەرەو خۆت بوون. گرنگ نییە تۆ لە کام شوێنەوە هاتوویت، هەڵگری چ پەیامێکیت بۆ کوێ دەڕۆیت، لە کام نەتەوەیت، لە کام ڕەگەز یاخۆت هەڵگری چ منتقێکیت. ڕەنگت، ئاینت، بیرکردنەوەت، ڕوخسارت و هەستەکانت هەرچی بن، تەنیا خۆت بە، چونکە ئەمەیە تەنیا ڕێگای شکۆمەندی. لە ڕۆژەکانی دوای شەڕ پێویستیان بە تۆ دەبێ.